بەڵێ ترجگە لە دەستبردن بە مافوشایە سەدارایەکانی هەرمی کوردستان و بەرژەوەندەکانی هاوڵاتیانی هەرمی کوردستان ئێستا هەندێک لایەن عقلیەتی دژایەتیکردنی کورد بۆ دەستکەوتی خۆیان بەکاردەهێنن، بەڵام بۆچی ئەم عقلیەتە بەرامبەر بە کورد بەردەوام بەکاردەهێنرێت؟ عەرەب سونەیە لایەنەکانی دیکە شیعە کە ئەمە یەکەم جاریش نییە بەم شێوازە مامەڵە لەگەڵ کورد دەکەن. لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم بەڕێز دکتۆر ئەشواق چاف، ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی لەگەڵم دەبێت. دکتۆر زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 بۆچی عقلیەتی دژایەتی کردنی کورد بۆ بەدەستهێنانی دەستکەوتەکان بەردەوامە ئەم جارە حەلبوسی و پارتەکەی؟ بەڵێ سەڵاو لە جنابێت و لە بینەرانی کوردستان 24 و سەڵاو لە هێزی پێشبەرگە. بە حقات ئەمە شتێکی تازە نییە، بەڵام ئەوەی تازەیە لەلایەنی سەرۆکی پەرلەمانی پێشوو ئەو لێدوانە دراوە، چونکە لە ساڵانی ڕابردوو دەمانبینی ئێمە بۆ کۆکردنەوەی دەنگی شەقام بۆ داپۆشیکردنی شکستەکانیان لە خزمەتکردنی خەڵکی خۆیان پەنایان دەبرد بۆ هێرشکردنەوەی سەر هێرمی کوردستان بۆ کۆکردنەوەی دەنگ و هەروەهاش چونکە نەیانتوانی خزمەتی خەڵکی خۆیان بکەن و بە بەردەوامی خەڵکی خۆیان مقارنەی هەرێمی کوردستان یعنی ناوچەکانی خۆیان بە هەرێمی کوردستان، بۆیە ئەوان پەنایان برد بۆ بڕینی قوتی خەڵکی کوردستان و هەروەهاش بڕینی بوجەی هەرێمی کوردستان، چونکە جەنابەت دەزانی بوجە تەنها موچە نییە بەڵکو چەندەها فەقەرەیتیایە کە ئێستثماریە و پەرەپەیدانی پارێزگاکان و ئیلا ئاخرەهی. بۆیە پەنایان دەبرد لەلایەک بڕینی مافەکانی هەرێمی کوردستان و هەروەهاش لەلایەکی ترش شکستهێنانی خۆیان بەوە تەبریریان دەکرد کە هەرێمی کوردستان حەڤە لە سەد وەردەگرن، بۆیە ئەوان ناتوانن خزمەتی ناوەڕاست و خوارەوەی عێراق ناڵێن، چونکە ئێمە گەندەڵەیەکی زۆر گەورە هەیە لە دام و دەستگاکانی حکومەتی عێراقی وەکو سەرەتانێک ئەوە دەکات کە نەتوانن خزمەتی خەڵک بکەن. ئەوەی کە ئەمڕۆ حەلبوسی دەیڵێت بەڕاستی دیارە حەلبوسی ئاگای لە پرۆسەی تەحریرکردنی ڕزگارکردنی مووسڵ نییە، ئاگای لە پرۆسەی تەحریرکردنی ئەمبار، بۆیە لە تویتەکەی دەڵێت ئەترسین لەسەر مووسڵ و ئەمبار. پێم وایە ئەگەر ئەو ئاگای لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ دەبەوایە بیزانیە کە جەیشی عێراقی و حەشد شەعبی چەندەها جار هێرشیان کردە سەر هێزی داعش، نەیانتوانی داخلی مووسڵ ئیلا بە تەنسیقێک لەگەڵ پێشمەرگە حیزامی بەرگری داعشیان شکاند، هێزی پێشمەرگە شکاندی وای کرد کە داعش بشکێت و هێزی عێراقی و حەشد شەعبی داخلی مووسڵ بوون. ئەمە طبعا زانیارێکی سەربازیە و دەتوانن هەمووتان تەئکیدی لێ بکەنەوە، خودی خۆیان سەربازەکانی عێراقیش باسییان کردووە. بەڵام بەداخەوە دیارە محەممەد حلبوسی مەشغوڵی شتێکی تر بووە، ئاگای لە ڕزگارکردنی ئامانجەکانی پشت دەڵێت قسانە دکتۆر بەڵام خاڵ هێزی پێشمەرگە پێ مادەی 121 دەستوری عراقی هێزێکی فەرمیە و بە فەرمانی فەرماندەی گشتی سەرۆکوەتارەکانی عراق و سەرۆکوەزیران کە محەممەد شیع سوودانیە ئەو هاوکاریانەی کە پێی دەدرێت وەردەگرێت یا لەو چوارچێوێدا کاری لەگەڵ دەکرێت. ئایا لێدوانێکی لەم جۆرە کاریگەری دەکاتە سەر ئەو مادە دەستوریانە یا ئەو بڕیارانە؟ ئەمەوەی خەڵکی ئیزافەکەم پێش وەڵامدانەوەی ئەو پرسیارە. هێزی پێشمەرگە لە هیچ قۆناغێک هێرشی نەکردووە لەسەر جێشی عێراقی ئیلا بەرگری لە مافی خۆیەتی و بەرگری لە خاکی کوردستانی کردووە. یعنی معقول نییە چۆ هێزێکی حەشد شەعبی دێن بەرو هەولێر و هێزی پێشمەرگە بەرگری نەکات. بەڕاستی بۆیە داستانی پردێ و سحیلەیان تۆمار کرد بەرگریکردن لە خاکی کوردستانە. بەڵام دیارە حەلبوسی ئەو زانیاڕیان نییە هێزی پێشمەرگە هێزێکی عەقیدەی بەرگریکردن لە خاکی هەیە، بۆیە تەنها هێرش ناکات یعنی لە دەرەوەی یاسا، بەڵکو بەرگری دەکات لە خاکی کوردستان. بە نسبەتی بەندە دەستوورەکان مادەی 9 دەڵێت منزومەی ئەمنی عێراقی لە هەموو مکەوناتی شعبی عێراقی بەبێ تەمییز، ئەوە دەبێت وازح بێت، دووش تەسلیح و تەجهیز و موچە لە ضمنی هێزی سەربازی عێراقی، چونکە مەسەلەی بەرگری سیادیە. ئەم جۆرە لێدوانانە ئەگەر بە پێ دەستورە تەعاملی لەگەڵ بکەیت ئەمە مەحظورە، بە پێ دەستور قەدەغکراوە، چونکە ئەمە فتنەیەک دروست دەکات. ئەمە تەمییزێکی دەچێتە قاڵبی تەمییزێکی عنسوری، چونکە دژینەتەوەیەک تۆ لێدوان دەدەیت
يعني تشكيك بەوەلایی بۆ خاکی عێراق بۆیە ئەو جۆر لە دوانانە دژی دەستورن بەڕاستی چونکە بە پێی مادەکانی دەستور هێزی پێشمەرگە بەشێک لە مەنزومەی ئەمنی عێراقی و ڕۆڵی پێشمەرگە لە ڕزگارکردنی ناوچەکانی عێراق ئەمە گەورەترین بەڵگەیە لەسەر ئەوان بەڕاستی بە هیچ شێوەیەک هێرش ناکەن بەڵکو دیفاع دەکەن و ڕزگارکردنی مووسڵە ڕزگارکردنی کەرکووکە و هەروەهاش ناوچەکانی تری کوردستانی دەرەوەی هەرێمە ئەمە گەورەترین بەڵگەیە لەسەر هێزی پێشمەرگە بە چی جۆرە کار دەکات. باشە دکتۆرە شواقەمە یەکەم جار نییە سەرۆکی لە کارلادرای پەرلەمان ئەم قسانە دەکات پێشووتریش دەسەڵاتدارانی باڵای عێراق ئەم جۆرە سیاسەتیان بەرامبەر بە کورد بەکارهێناوە بەڵام کورد بەشێک نەبووە لەو کێشە و ململانێ و شەڕەتایفیە گەرمانەی لە نێوان لایەنەکانی عێراقەیە زۆر جار گرێکوێرەی شەڕەتایفیەکانی نێوان شیعە و سونە لە بارگەی بارزانی کراوەتەوە بۆچی بەم نیەتە لەگەڵ مامەڵە لەگەڵ کورد دەکەن؟ وەکو ئاماژەم پێکرد خاڵێک لەو خاڵانە یەکەم شێت شکستیان هێناوە لە خزمەتکردنی خەڵکی خۆیانە ئەوە یەک دووش بەڕاستی بە نسبەتی براسونەکان جەنابەت ئاگاداری ململانەکانیان و مەرجەعیان نییە بۆیە دەیبینی بەرژەوەندی شەخصی لە هەندێک کەس نەکو هەمویان پێش بەرژەوەندی پێکاتەکەی خۆیانە ئەوەشی کردووە کە ئەم پۆستە تا ئێستا یەکلایی نەکرێتەوە و وای کرد کە هەلبووسی پەنابەرێت بۆ هێرشکردنەوە سەر هێرێم بۆ ئەوەی کە یعنی چەند دەنگێک بۆ خۆی کۆکاتەوە بەڵام وەڵامدانەوەی ئەم تویتە پێ دەڵێن ئەم لێدوانانە بە هیچ شێوەیەک ئەو مافەی پێنادات خۆی بگڕێتەوە بۆ سەرکورسی سەرۆکی پەرلەمان چونکە قراری محکمەی ئیتیحادی قرارێکی ملزمە و باتە لە چوارچێوەی دەستور ئەوە هاتووە بۆیە ئەو هەوڵانە هەمووی محەممەد هەلبووسی ناگەڕێتەوە وەکو سەرۆکی پەرلەمان و هەروەهاش بەو جۆرە لێدوانانە پێم وایە وەلائێکی یعنی کەسبکردنی دەنگ ناکرێت بەو شێوەیە چکە وازەحە بۆ هەموو عێراقیەکان و هەموو سەرکردەکان ئەوانەی کە لە چوارچێوەی دەستور کار دەکەن کە هێزی پێشمەرگە مافی خۆیەتی تەجهیز و تەسلیح و موچەی پێ بدرێت. باشە دیارەکە دۆکۆ بەڕێز شتاماژت پێکرد بۆ بەدەستێنانی دەنگم لێدوانانە دەدرێت بەڵام ئەوەی کە گرنگە بۆ پاراستنی هێزی پێشمەرگە هێزەکانی هاوپەیمانان لە پشت هێزەکانی پێشمەرگەن و هاوکاریانەدا بەش دەکەن بەڵام ئەمە کێن کە ئەم جۆرە لێدوانانە دەنگ بۆ لایەنێک کۆ دەکەنەوە کەیتر لە پشت ئەم سناریۆیانەوە هەیە کە لەلایەن سونەکانەوە لە پەرلەمان خەریکە پیادە دەکرێت ئایامانە تەنیا لایەنێک نیا دەستی دەرەکی هەیە بۆ تێکدانی ئەم بارودۆخی کە ئێستا هەیە پێم وایە هەمان ئەو لایەنە کە دژی پێدانی مافی پێشمەرگەیە و وازەحە بەڕاستی دوو حکومەتەکە لە چوارچێوەی دەستور کار دەکەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی فیدرال لەگەڵ سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان هەمان ئەو کەسانە کە کێشە دروست دەکەن بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە چوارچێوەی دەستور هەمان ئەو لایەنانە خودی خۆیان دژی پێشمەرگە و دژی پێدانی مافی پێشمەرگە چونکە بەڕاستی ئەمانە سیاسەتمەداران نین ئەمانە بە عەرەبی پێیان دەوترێت سیاسی و سوتفە بە سوتفە بوون بە سیاسەتمەدار بۆیە ئەگەر هەرێم و بەغدارێکەوەن ئەگەر مافی پێشمەرگەش بدرێت ئەمانە بوونیان نابێت لە پرۆسی سیاسی بۆیە پەنا دەبەن بۆ لێدوانێکی دژی هەرێمی کوردستان بۆ دروستی کێشە بۆ کوردستان و یعنی حکومەتی ئیتیحادی لە ناو پەرلەمان چونکە ئەگەر لەبیر نەچێت ڕێکەوتن هەردوو حکومەتەکە بە یعنی موافقەی ئیدارەی تەحەلوفی ئیدارەی دەوڵەت بەڵام کە چووە پەرلەمان کێشەیان بۆ دروستکردن بۆیە من دەڵێم هەمان ئەو کەسانە کە یەکەم شت دژی هەرێمی کوردستان و لە هەمان کاتش نایەنەوەی حکومەتی محەممەد شیع سودانیش سەرکەوێت و بوونیان لەسەر دروستکردنی ململانە هەمان ئەوانەی کە دژی مافی پێشمەرگەن. بەڵێ بەڕێز دکتۆرە شواقجا فەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.